باسێک لە ئەواکەین کە هەمیشە میوزیکی کوردی و ئاوازی کوردی پێویستی بە نوێبوونەوە و پاراستنی ڕەسەنایەتی هەیە. چجا بگا بە ئەوەی ئەو ئامێرێکی ڕەسەنی وەکو نەی کە هەمیشە گوێبیستیە بین ڕاستەوخۆ ئاوازەکەی ئەگات بە ڕۆحمان. جا ئەمڕۆ هونەرمەندێکی خۆشەویست لەگەڵمانابێت کە ئەویش هونەرمەند و مامۆستا کاروانی نەیە کە پرۆژەیەکی لە ڕێگەی سۆشەڵ میدیای خۆیەوە ماوەی نزیکی مانگێکە بێت ڕاگەیاندووە کە ئاوازە ڕەسەنە کوردیەکان بەنەیەکەی دەستیەوە ئەژەنێت، نەک تەنها ئەوەی کە ئاوازەکان ئەژەنێتەوە بەڵکو شیکاریەکی هونەریش بۆ ئەو ئاوازاناکات کە ئەیژەنێتەوە. ئەمڕۆ مامۆستا کاروان لەگەڵمانابێت و هەندێک گفتوگۆی هونەریەکەین و هەندێک پرسیاری ئاراستاکەین. مامۆستا کاروان بفەرمون بۆ سودەی کورسات مەگەزین. مامۆستا بەخێر بیت، ئەم کاتەوە باش بێت. زۆر سپاس دەکەم. مەمنون، زۆر سپاس. کەواتە با سەرەتاش باسێک لە پرۆژەکە بکەین. پرۆژەکەش بە ناونیشانی کوردانە خودنەوەی کوردانە. چۆن بۆ بڕیارەتدا ئەم پرۆژەیەت ڕاگەیاند و بۆچی سۆشەڵ میدیا ڕاگەیاند بۆ ڕاگەیاندنی پرۆژەکەت و دەستپێکردنی؟ سەرتا زۆر خۆشحاڵم ئەم ئێوارەیە لە کورساتی خۆشەویستم و بە تایبەت بەرنامەی کورسات مەگەزین. زۆر سپاس. کورسات هەمیشە ماڵی منە. بێگومان دڵخۆشم کە بۆ یەکەمین جار لە کورساتی خۆشەویست و لە سۆشیال میدیای خۆمەوە ڕائەگەێنم کە من پرۆژەیەکم بەدەستێت بە ناوی نەوای کوردانە. ئێمە لە ناو مۆسیقای کوردیە خاوەنی زۆر میلۆدی جوانین، زۆر میلۆدی خۆڕسکی زۆر دەوڵەمەندین بە میلۆدی. مۆسیقای کوردی ئەوەنە دەوڵەمەندە کە هەتا بتوانین ئێمە ئیشی لەسەر بکەین بڕوان پێ بکەشتی جوانتر و باشتر ئەدۆزینەوە. من ئەمەوێت سەرەتا لە ئامێرەکەمەوە دەست پێ بکەم و دواتر باسی پرۆژەکە بکەم. زۆر باش. من پرۆژەکەم لە ڕاستیە لەگەڵ ئامێری نەی دەست پێ ئەەکەم. بۆ خۆتان زانن ئەو ئامێرەنەیی کە من ئێژەنم ئامێری نەی ئێرانیە. بەڵێ. ئەگەر چی ئەم ئامێرە لە سەرەتایە و تا ئەم لەحزەیەش کە من باسی تیاکەم هەرگیز وە مەسەلەن بڕوای هیچ کەسوانە بۆ کام ئامێرە ئێمە بتوانین بە کوردی بیژەنین. هەمیشە ئامێرێکی ئێرانی بوو لەسەر ستایلەکەی خۆی ژەندراوە. خۆشبەختانە من دەمێک ساڵە ستایلی ئامێرەکەم گۆڕیەوە کە ئەمێ ئەو با بڵێن شێوازە کوردیە ئەسیلەی خۆمانی پێبژانم کە هەمانە. بۆیە بەم دواییانە بە پێی تەجروبەی زۆر بە تەمرینی زۆر گەشتمەوە قەنەعەتەی کە من ئیتر ئەتوانم ئەم ئامێرە بە کوردی بژەنم وە شێوە ئەسیلە فارسیەکەی خۆی تێبپەڕێنم وە خۆشبەختانەش بە بڕای هەندێک لە مامۆسایان و ناوەندە هونەریەکەش من ئەو ئامێرەم تێپەڕاندۆ بۆ مۆسیقای کوردی کە بەڕاستی بۆ یەکەمین جاریش ئەم ئامێرە بە کوردی نەژەنرابوو کە من ژەندم. میلۆدیەکانیشم ئەوەیە لە سۆشیال میدیا وەردەوردەدام ناوە خۆشبەختانە ئیشاءالله لەگەڵ پرۆژەکەیە بۆ ئایندە ئەمەوێ زیاتر میلۆدی کوردیەکانی پێزین و بکەمەوە بتوانین فێرخوازان و هەوادارێنی ئەم ئامێرەش و ئەو ڕێچکەیە بژەنن. چونکە بەڕاستی من ساڵانێکی زۆر کە بۆ ئامێرە دەستم پێ کرد سەرەتا ڕەدیف و مۆسیقای ئێرانی مەژەند. بەڵێ. ڕەدیف و مۆسیقای ئێرانی تۆ وەکو چۆڵەی خەرمانی زانیاریەکانی خۆت وەکو ئاستی هونەریت پێی زۆر بەرز ئەبێتەوە، بەڵام هیچی ناچێتە خانەی خزمەتکردن بە مۆسیقای کوردیەوە. بێگومان. من ئەخۆ ئەتا ئەم لە حزێش قسە بۆ تۆکەم تا ئەم دقەیە بەردەوامم هەر لەسەر ژەندنی ڕەدیف و ئەو شێوازی کە ئەسلی ئامێرەکە خۆی هەیەی. بەڵام ئەکرێتەوە لە جێگەیەکە بگەڕێتەوە سەر ئەسلی مۆسیقا کوردەکەی خۆت، چونکە بەڕاستی تۆ نابێت کارێک بکەی خزمەت بە مۆسیقای کوردی نەگەێنێت. ڕەدیف بۆ شارەزایی من و بۆ ژەندنی من بۆ ئاسی تەکنیک و ئەو شێوە ئەحساسی کە لەسەر ئامێرەکە ئەو هەست و سۆزە هەیە تۆتوانی پێی دەوڵەمەند ببی، ئەتوانی کاری زۆری پێ بکەی، بەڵام ناچێتە خانەی خزمەتکردی مۆسیقای کوردی. بۆی من 2000 بڕیارم ما کە پرۆژەکەم لەژێر ناوی نەوای کوردانەیە دەست پێ کرد بۆی بتوانم ستایلی مۆسیقای کوردی بە ئامێری نەی بۆ لەمە دوا بژەنم و لە ناوەندە هونەرێکەیە بەربڵاو بێ ئینشاءڵڵا. دەستە خۆش بە مامۆستا کاروان. جا پێم بڵێ بۆچی سۆشەڵ میدیات هەڵبژار بۆ ئەم پرۆژەی خۆت؟ پرسیارەکەت زۆر جوانە. من پێم خۆشە بوو لە کەناڵەکانی ڕاگەیاندن ئەم پرۆژەیەم بکردای، چونکە بەڕاستی پرۆژەکە پرۆژەیەکی گەورەیە و پرۆژەیەکی ئاسایی نییە و کەم نییە تۆ ئامێرێک بگۆڕیتە سەر مۆسیقای کوردی کە ئەمە بەڕاستی پێویستی بە هاوکاری زیاتر بوو لەلایەن ئەزیزان و خۆشەویستانی ڕاگەیاندنەکانەوە. پێم خۆشە بوو لە کورساتی ئەزیز ئەم پرۆژەیەم کردایە، بەڵام تا ئەو لەحزەیە کە
من باسم لەسەر کردووە هیچ هەوڵێک نەبووی دوجارەوە بڕیاراوە کە من خۆم لە سوشال میدیای خۆمەوە دەست پێ بکەم ینی هیچ هەوڵێکە نایە کە بە کورساتی ڕابگەیەنێت ڕاستە خۆم ڕام نەگەیاند و تام لە حزێش گلەی لەسەر ئێمە نەما گلەی لەسەر کورسات دێنا هەرگیز چکە کورسات ماڵی خۆمە لە حەل لە حزێ کاری تیا بکەم کارەکە ئەەکەم ئینشاءالله خۆ ئەگەر بمانەوەی بشیکەنێ بەرنامی تەلەڤیزیۆنی من زۆر دڵخۆشە بم پێی بۆ چونکە ئەزانم ئەمە زۆر خزمەت دەگەیەنێ لەو فەوزایی زۆر هەندێک لەو بەرنامانەی کە لە ڕاگەیاندنەکانەوە ئێمە ئیبینین هیچ خزمەتێک ناکە من قەناعەتم وایە کە زۆر بەرنامە هەیە خزمەت ناکە بەڵام ئەم شێوازی کە ئێمە دەستمان پێکرۆ لە ئایندە ئینشاءالله ئیبینن و من وتوشمە کۆمنتی هەموو کەس و هاوکاری هەموو کە سەرنج و تێبینی هەموو کەس وەرئەگرم کە دڵنیام لە ئایندە خزمەت ئەگەیەنێ بەرنامێ و بڕیارمە کە لە سۆشیال میدیاوە دەست پێ بکەم بۆی زۆرترین لەو ئەزیزانەی کە پرسیارێکیان لەسەر ئامێرەکە هەبێ لەسەر شێوازی ئامێرەکە هەبێ من بتوانم وەڵام بمەوە جا پرۆژەکەم تەنها ژەندینەیەکەش نییە و شەرح و باسیشە لەسەر شیکارێکی هونەریشی شیکاری هونەریە لەسەر مەقاماتە کوردیەکان و لەسەر تەواوی مەقامات بە ئامێرەکە و هەندێک جار دەنگبێژیشی تا ئەەکەم و شەرحێکم کە ئەسلی هەر میلۆدیەک مەقامەکەی چییە و شیکاری تەواوی بووەکە انشاءالله کەواتە مامۆستاکاروانێکێک لەو ڤیدیۆیانە کە لە نێو سۆشەڵ میدیا بڵاوت کردوتەوە لەگەڵ بینەران و بیسەرانی کورسات مەگەزینە کوێی لێکری زۆرم پێخۆشە بێ دەستە خۆش بێ کاروانجا باسێکمان لەم ئاوازە بۆ بکە هەرچەنە خۆشت باست کردە لێن سۆشەڵ میدیاکەتە بەڵێ ئەمە یەکێکە لە میلۆدیە ئەسیلە جوانە کرمانجەکان کابووکم لێلێ بەڵێ گۆرانی کەڤۆچێ کە یەک لەو گۆرانیانەیە کە زۆر لە هونەرمەندانی کورد و تویانە و لە وڵاتانی تریش بینومەکە بە زمانی کەش ئەیڵێن ئەم میلۆدیە حتا لە ئێران من زۆر مای خۆشحاڵێک کە مامۆستا گەورەکانی ئێران ئەم میلۆدیە کوردیان لیاوە کردویانتە منهەج لە ناو مۆسیقای ئێرانیا ئەخوێنرێ یەک لەو مامۆستا گەورانەی خۆم مامۆستا عەندەلیبی ژەندوێتی ئەم میلۆدیە مامۆستا مەحەممەد عەلیکانی نەژاد کە یەکێکە لە گەورەکانی ئێران لە ژەندنی ئامێرینەیە هەر وەک مامۆستا عەندەلیبی ئەو ئەسڵا لە ناو منهەجی کتێبەکەیە کتێبێکی هەیە و فێرکاری ئامێری نەیە و دەیان میلۆدی ئێرانی زۆر باشی تاداناوە لە لای ئەوانەوە میلۆدی کەڤۆکی داناوەکە ئەمە زۆر خزمەت بە مۆسیقای کوردیەکە و لەسەری لەلایەوە نووسەتی ئەم میلۆدیە کوردیە من پێم خۆش وە میلۆدیە بژانەوە بەڵام بەم شێوە تەکنیکەی خۆمان بەم شێوە تەکنیکا کە بە ئامێری نەی لە ڕاستیە ئەمە وەسف نییە بە خۆم ئەیکەم بەڵام زۆر سەختە بەو شێوەیە ژەندنەکەی بۆ بەو شێوەیە ژەندومە بۆی کە هەمووان بزان کە ئامێری نەی ڕاستە مەسافە دەنجەکانی کەمە بۆ نمونە ئەگەر دیقەتی ئامێرێکی نەی بێ 5 تۆنی لەسەرەوە هەیە و تۆنێکیشی لە پشتەوەی کاتە 6 تۆن یعنی بۆ مەسافەکەمە تۆ توانی هەزاران میلۆدی زۆر جوان دروستکەی سەدان میلۆدی زۆر جوان لێبێ و بە تەکنیکی زۆر بەرز ئاست بەرز یعنی لە تۆنی دۆ کە ئێمە دەست پێکەین مەسافەکە دەنگەکەی زۆر زۆر کەم مەسەلەن دۆ ڕێ می فا دێ سۆڵ لای هەیە ینی مەسافە دەنگەکەی زۆر کەم ئاوایی بەڵام لە ئۆکتافەکانی ترا دەوڵەمەندترە ئامێرەکە ئەمەش پێویستی بە شارەزایی هەر پێرخوازێک ئەبێ لە نقطەی یەکەم و دەست پێ بکات زیاترە گاتە ئەوەی کە ئەزانی ئامێرەکە چییە و کە زیاتر خاڵە بێتەوە من پێم خۆش بوو هەمووان بزان کە ئامێری نەی بە تەنها ئامێرێکی ئاسایی نییە کە ئێستا ئێمە خەڵکێکمانەیە وا بیری کردوەوە کاڵێ
ئامێری نەی لە چاو ئامێرەکان ترا مەودادنگەکەی کەما زۆر ئامێرێکی دەوڵەمەند نیە لە ڕووی ژەند و ئەوانەوە زۆر قورسە بەعکسەوە زۆر ئەمێری فودەرمان هەیە لە ماڵەوە بەجددی هەناسەی ئەوێ زۆر ڕاست ناتوانانی بیژەنی بەڕاستی ئامێری نەی ئامێرێکی زۆر سەختەوە ئەتوانم بڵم سەختترین ئامێری دنیاە چونکە و خاصیش علاقی بە نزیکی لەگەڵ ئینسان هەیە تۆ لە ڕێگای قوڕی خۆتەوە ئەو ئیحساس و هەست و سۆزەل و ئامێرە دەرەهێنی دەنگەکە نەیەکە خێدەبێندانەکە تۆ بە شێوە زمان ئەنی بنەیەکە و ئێحساسێکی تایبەتی لێ دەرەهێنی هەمیشە کە تۆ فوی پیاکەی ئەو دەنگە ئێرانی ئەیە بەڵام من ئامێرەکەم گۆڕیە سەر کوردی شێوە زمانەکەیم گۆڕیەوە شێوەی فووەکەم گۆڕیەوە بۆ تەو ئامێرە کوردیە کە بەڕاستی ئامێرێکی نەی ئەتوانم بڵم هیچی فەرق نیە لەگەڵ ئامێرێکی بۆ نمونە وەکو ڤیۆلین و زۆربەی ئامێرەکانی کە لە ڕووی ژەندنەوە لە ڕووی میلۆدی ژەندنەوە بگرە زۆربەی ئەحساسری ژەمەتوانی ئیسفادی زۆر ڕاستە کوردوەتەنی ئەڵێ زۆر کارێکی گرانە باسکردنی بەس بەدەم خۆش زۆر ڕاستە ئاسانە جا لە نێو شیکارەکان تا ئاماژەت بە شتێک یاوە باس لەوە کردووە کە نەمەتی تەواو کوردی و تەکنیکی بەرز ئەتوانین جیاوازێک بکەین لە نێوان میلۆدیا کوردیەکان کە پێی ئەژەنید میلۆدی ڕەسەنێ کوردیەکان و ئەو میلۆدیانەی دیکە یاخود زمانەکانی دیکە فارسیە تورکیا عەرەبیە چه جیاوازیەکەکەیت لە نێوانیانە کە تۆ باسی تەکنیکی بەرزەکەیت بۆ منە ئێستا باسی ئەم میلۆدیەمان کرد میلۆدی کەوۆکێ کە لەسەر ئەسڵی مەقامی بەیاتە کە ئەسڵی میلۆدیەکە لە محەیەرەوە دەستپێکە لە ئەوجی مەقامی بەیاتەوە دەستپێکە یعنی تۆنی کۆتایی ئامێرەکەیە یعنی با بڵێن استقراری نەیەکەی لە ئەوجا تۆ ئەو میلۆدیە لی بەو تەکنیکە بەرزە خۆتوانین بە شێوەی کەش لێ بین زۆر بە ئاسانتر لێ ئەمسان زۆر کەس لێیاوە زۆر بە بەسیتی لێیاوە هەر میلۆدەکەی بە سادەیی تۆنەکانی لێەوە من هەوڵم داوە وەکو ئەو شەو شقڵە بیژەنم کە مامۆستا دڵشاسەعی ژەندوێتی بەڵام بە تەکنیکی ئامێری نەی نەک بە تەکنیکی ئامێری ڤیۆلین کە ئەو ئوستازە گەوریە ژەندوێتی خۆزگەیسە لێرە یەکەم پێ وایە مایک هەبایە بۆی زیاتر بمتوانایە خزمەتان بەدەنگ لەگەڵمانە بیدەم ڕچکە دەنگێکی زۆر خۆشیشە هەیە کاکاران زۆر سپاس بۆیە تەکنیکەکە ئاوایی بدەم هەرچی بەڵام ڕەنگەوە کۆ نەبێت کە تۆ بە ئامێرەکە لێرە بیژەنی ئەو گوێبیستی بووین و ئەزانی ئەو میلۆدیەکەی لە بەرچاوتان من دڵخۆشم کە زۆرێک لە مامۆستایانی ئەزیزی ئەوانەی کە لە ناوەندە هونەرەکەیە ئەوکو مۆسیقە گەورەکان کۆمنتان لەسەر میلۆدیەکان ناوە و خاڵک لێرە کە بۆ من زۆر گرنگ بوو پێشەوەی بەمە بەرنامە دکتۆر عەبدوڵڵای ئەزیز تەلەفۆنی بۆم کرد مامۆستا عەبدوڵڵا جەمال سەگرما زۆر لەسەر میلۆدیەکی کەم لێیاوە میلۆدی ئەوەی کە گۆرانی ناسکۆڵی نازەنین کە مامۆستای گەورە مامۆستا قالەمە ڕەژەندوێتی زۆر لەسەر ئەوە قسەی کرد کە من ئامێرەکەم زۆر بە کوردیانە ژەندووە و زۆریش لە ئاستێکی بەرزایە ئەمە بۆ من مای دڵخۆشیە کە بەڕاستی مامۆستایانی گەورە بتوانن دەستخۆشی لە پرۆژە و بەرنامەکەی من بکەن و من حەزەکەم لێرە شەوەڕای بگەێنم ئەمە لە بەرنامەکەی تۆوە لەگەڵ دکتۆر عەبدوڵڵای ئەزیز پرۆژەیەکی زۆر گەورەمان هەیە پرۆژەیەکی هونەری زۆر گەورەمان هەیە باسی پرۆژەکە ناکەم فکرەکەی چیە و چۆنە بەڵام پرۆژەکە پرۆژەی دکتۆر عەبدوڵڵایە و بە هاوکاری من وەکو سۆلیستی ئامێرینەی بەڵام ئیتر پرۆژەکە زۆر جیاوازتر لەوانەیە کە خەڵک پێشتر ئەو کارانەی بینیوە ینی نەبینراوە پێم بێت نەکراوە زۆر ئەوەیە زۆر تایبەت دەرئەچێ دکتۆر عەبدوڵڵا بەم کارە هەڵئەسێ بەڵام ئومێدوارم من ئەمە داواکاری من لایەنی پەیوەندیدار هاوکارمان بێ بۆی بتوانین لەگەڵ دکتۆری ئەزیز ئەو مامۆستا گەورەیە کە ساڵانێکی زۆرە لەم ناوەندە هونەریایە خزمەتەکە بەڕاستی دکتۆر عەبدوڵڵا ئینسانێکی کەم و ئاسان نییە ئێمەی کورد خاوەنی ئەو مامۆستا گەورانین دڵنیام کە ئەتوانین کاری زۆر گەورە بکەین بەو هیوایە هاوکاری هەبێت و لایەنی پەیوەندیدار بە کاری هونەری دڵسۆزانی کاری هونەری بتوانین پرۆژە و بەرنامە و ئەو ئیشەی کە هەمانە بەدەستمانەوەی لە ئایندەیەکی نزیک بتوانین ئەو کارە بکەین کە دڵنیام ئەبێتە جێگای سەرنجی هەمووان و ئەبێتە بەرنامە و پرۆژەیەکی جوانیش بۆ کەناڵەکانی ڕادارین کە من لێرەوە چاوی دکتۆر عەبدوڵڵا ماچەکەم و ئەوی ژێشە بوو لەو کەسانەی کە زۆر هانی منە ئەو ئامێرە بە کوردی بژەنم کەوتی تۆ ئەتوانی ئەم کارە بکەی وە خۆشحاڵم کە ئێستا پێپەڕاندووە زۆر باشە زۆر سپاس کەواتە سپرایزەکان بۆ داهاتوو جێ ئەهێڵن وەکەی ڕای ئەگەیەنن ئەم پرۆژەیە کاتان بۆ داناوە ئێمە کاتمان هەیە و چاوەڕین بزانین ئایا ئەتوانین سپۆنسەرمان ئەبێ بزانین ئەتوانین ئەوە بکەین چونکە بەڕاستی خۆت ئەزانی هونەرمەند هەر خۆی بەتەنیا ناتوانێت هەموو شتەکان ڕاستە من سۆلیستێکم
دکتۆر عەبدوڵڵا یەکێکە لە قائیدە گەورەکان لە دکتۆرێکی گەورە مامۆستایەکی گەورە ئۆرکسترایەکی مەسەلەن 6-7 کەسی کۆ بکاتەوە 100 نەفەری کۆ بکاتەوە پێویستی بە هاوکاری گەورە هەیە بەڕاستی ئەم کارە بە ئاسانی بە من و بەو ناکرێت لە ڕۆمادیەکەیەوە بەڕاستی ئەو پێویستی بەوەیە کە لایەنی پەیوەندیدار ئەم کارە بکە ئومێدوارم کە بتوانین و بۆ پشتبەستن بە ئامێرەکەی من و بە پرۆژەکەی دکتۆر عەڵا بتوانین کارێکی زۆر گەورە بکەین ئینشاءالله بەو هیوای ڕەز و سڵامان بۆ دکتۆریش هەیە کەواتە با لە نێو سودی کورسات مەگەزینەوە لەگەڵ بینەران و بیسەرانە جێبیسی بەرهەمێک بین من لە خزمەتتانم یەک لەو گۆرانیانم کە پێشتر لە کورساتی ئەزیزەوە بڵاو کردەوە گۆرانی کیژە کوردەکە بوو کە برای عزیزم کاکە ڕێکەوت حەمەد کاری کلیپەکەی بۆ کردم کۆپلەیەکتان پێشکەشەکەم وەکو ئەوانی کەش ناڵێم دەنگەکەم تەواو نەیتر چۆن هات بەو شێوەیە لە خزمەت ئێمە هەر بە دڵمانە بێت کیژە کوردەکە هەواری دەم گوڵاڵە سوورەیەکیژی جوان ئەم بەهارانەیە چەنێ دڵخۆشی لەنجە و لاری تۆیە تخوا دەرکەوە عەزیزم بەم ئێوارانەیە مەبارە خۆزگەکیژی جوان ئەم ئێوارانەیە ڕۆژێنت بینم دڵ بێ ئۆقرەیە سەتی لێ ناڕوایە نازانێکەیە نەتوانێ بێژی بێ تۆ مردووە بەبارە بایسکیژی جوان ئەو دڵە جوانەیە تخوا دەرکەوە عەزیزم بەم ئێوارانەیە دەنگە خۆش بەرهەمێکی زۆر جوان بوو زۆر سپاس بۆی کە دڵە نەشکانین کەواتە کاکاڕوان پێم بڵێ کۆمنتەکان تاوەکو چەندێک پاڵپشتن بۆ تۆ بۆ ئەوەی کە پێت بڵێن پرۆژەی داهاتوت یاخوا با بڵین ئاوازی داهاتوت هەڵببژێرت پێشنیاری هیچ شتێکە بۆ کرێن لە کۆمنتەکانە من لەناو پرۆژەکەم ئوتومەکە دڵخۆشە بم بە تێبینی و سەرنج و کۆمنتی هەر ئەزیزێک بەمەرجێ لە خزمەتی پرۆژەکەی ئەمیا بێ چونکە من ئەمەوێ پرۆژەکە لە خزمەتی مۆسیقای کوردیا بێ ئەو پرۆژەیە کە تا ئێستا بڵێن نەکراوە بەم ئامێرە و میلۆدیە کوردیەکان زین و ئەەکەمەوە و دەنگبێژی ئەەکەم لەگەڵی مەقاماتە کوردیەکان و شەرح و شیکارێکی هوەری بۆکەین کە ئەمەش زۆر گرنگە بەڕاستی چونکە من پێم وایە مەقامات و ئەو سەکوستای لە کوردیە و بە ئامێری شمشاڵ ئەمانە ئاوای بە قسەکردن ئاسانن من ئاوا باسێکم ڕەنگە کەسێک کە گوێی لێبێ پێی وابێ ئەمە زۆر کارێکی بەڵام کارەکە زۆر سەختە وە مەقاماتیش ئەوەی من پێشتریش باسم کردو ئەوەی بابەتێکی عملیە ئەو نەبابەتێکی مەسەلەن نەزەری نییە ینی تۆ بێ بە کردداری بیکەی مەقامات بابەتێکە تۆ بێ بە کردداری بۆ منی بسەلمێنی بۆی من تۆ تێبگەێنم من باسی مەقامێکی بەیاد بۆ تۆەکەم و باسی لە فلان جێگە ڕوبعی بەرەکەوێت لە فلان جێگە بیمۆڵی بەرەکەوێت توزانم فلان مەقام دێزی بەرەکەوێت ئەبێم حساباتانەکە من بۆ توی باسەکەم بە جوانی تێبگەی منەمێ واشی کارێکی بۆ بکەم کە خەڵکێکی زۆر ئاسایی کە مۆسیقی نیە لەم بابەتە تێبگا بەڕاستی چکە ناکرێ هەمیشە بینەر بەدیار ئێمەوە دابنیشێ و تێنەگا ئێمە باسی چیەکەین من ئەمەوێت لە بەسیترین و لە ئاسانترین زمانە من کەسەکەی بەرامبەرم تێبگەێنم کە ئەمەوێت چی بکەم و باسی چیەکەم دەستە خۆش بە کارکاران کەواتە ئامانجی تۆ چێ بێت بۆ کۆتایی پرۆژەی نەوەی کوردانە ئامانجم ئەوەیە یەکەمین ڤیددیۆم دەست پێ بکەم و خزمەتکردن بە مۆسیقای کوردی و خزمەتکردن بە بینەری ئەمڕۆ کە بەڕاستی بینەر دوور بخینەوە لە کۆمەڵێک بەرنامەی لابەلا لە هەندێک لە ڕاگەاندنەکانەوە و بتوانین بڵین وەرن لە دەوری پرۆژەی هوەری زۆر جوان بەرنامە و کاری زۆر کوردی کۆ ببنەوە من ئەمە پرۆژەکەم و ئومێدوارم کە خزمەت بگەێنم بە تەواوی ئەزیزان و
فێرخوازان و هەوادارانی ئامێرەکە و ئەوانەشی کە دۆستی مەقامات و مۆسیقای کوردی. کاکەڕوان چەند پرسیارێکم بۆ داناوی ئەمەوێت زۆر بە خێرایی وەڵام بێتەوە و زۆر ڕازگویانەش وەڵام بێتەوە سکاڵن کە بیر ناکەیتەوە وەڵام بێتەوە ڕێک تاوا لە دڵەوەیە. بەڵام ئەگەر هەندێکی زۆر سەخت بێ وەی بوەستم هەز ناکەم شتی سەختی تیاوی هیواداریشم تێنەوێ. بەڵێ کەواتە گۆرانی نێو سۆدیان پێشکەشکردنی بەرهەمی ڕاستەوخۆ بەرهەمی ڕاستەوخۆ کارکردن لەگەڵ دەنگی هونەرمەندانی جیلی ئاڵتونی یاخودنەوەی نوێ. جیلی ئاڵتونی بەڵام نەوەی نوێش بەڕاستی شتی جوانی تایە. زۆر باشە. ئاوازی زۆر غەمگین یاخود ئاوازی بەجۆش و خێرا لە نێوان هەردووشانە 50-50 بەڵێ. ژەنین بۆ جەماوەرێکی کەم و شارەزا یاخود بۆ هۆڵێکی پڕ لە بینەری گشتی. بۆ جەماوەرێک کە لێت تێبگا جەماوەرێکی کەم کە لێت تێبگا زۆر باشە لە زۆربۆرێک کە لەگەڵ ڕێزم باوا بڵێن دێنە قاعەکە و فەوزا و غەوغا و کەس لە تۆ تێناگات چێ بابەتە. زۆر باشە. ناونیشانی بەرنامەکەت کوردانە یاخودنەوەی کوردانە؟ من حەزەکەم کوردانە بێ بەڵام ئێمە ئاواز و مۆسیقی کوردی و میلۆدیە کوردیەکان پیشان ئەین بۆیە ناوم نەوای کوردانە ئەگەر حەزەکەم هەموو شتێکم کوردانە بێ. زۆر باشە دەستە خۆش ساکەوان خۆشحاڵ بووین کامڕۆ لەگەڵمانە بوویت دووبارە بەخێر بێ سەر چاوان و لە کۆتاییە ئەفم کە ئەمەوێ بە پشتیوانی دوو هاوڕێم پێ خۆشە پرۆژەکەم بکەم مامۆستا سەلامی فەرهەنگی لێرەوە چاوی ماچەکەم کە بەڕاستی بە حکومی پرسیارەکانی تر هێنا بۆیە ناوەکانیانم نەوت مامۆستا سەلامی فەرهەنگی کە یەک لەو ئەزیزانەی هەمیشە و هەردەم هاوکاری کار و پرۆژەکانی منە و یەکێک لەو ئەزیزانەیە کە من وەکو ئامێری نێش هەمیشە هاوکاریم و یەکی لە پیاوە زۆر جوانە هونەریەکانە و کاکە بڕوا ئەحمەد کە یەکێک بۆ لە تەلەفەکانی خۆم ئێستا لە ناوەندە هونەرێکە ئەویش شکل لە گەنجە دەستڕنگینەکان و ئامێرینەی ئەژەنێکە ئومێدی ئایندێکی گەشی بۆکەم و دڵنیاشم کە هەر ئایندێکی گەشی ئەبێ بە پشتیوانی ئەو خۆشەویستانە چاویان ماچەکەم لێرەوە مێدوارم پرۆژەکەمان باشی. کاکەڕان شتێکم بیرچوو چاکیش دۆڕانمان ئەرجەنتینەکەمان دۆڕاندی دوو هەواداری سەرسەخت لە نێو سودیا بێگوێ مێسی ئەرجەنتینی گەیاندە کۆتایی و ئێمە پیشانی هەموو دنیامانە کە مێسی بە 39 ساڵی ئەتوانێت شت بکات. ئەوتیان دیار نەماوی کە دۆڕاوە مێسی بەڵێ بوون بوو وەڵی تۆ لە من سەرسەخت بەس تۆ باش منێ خستەوە بەر چاوی جەماوە ئەگەر من زۆر لە زۆون بوو خەیناگە بە خۆمری زۆر بێتاقەت بووم پێی اینجا تۆ چ شتێک قەرزاری کاک هەردیت کاک هەردیش قەرزاری شتێکی منە ئەوش هەردی عوسمان عەلی یەک لە هاوڕێ ئەزیزە خۆشەویستەکانی منە هونەرمەندە ئەزیزەکان کە بەڕاستی ئێستا کاکە هەردی لە ناوەندە هونەرەکەیە دەستی پێ کردووە ئاگام لێە باش ئەڕوا ماشەڵڵا زۆر ڕاستە ئەمە زۆر مای دڵخۆشیە ئیشاڵڵا کە هەموو ئەوانەی دەست ئەکەن بە گۆرانی وەکو کاکە هەردی ئاوا بەردەوام بن چالاکە ئەیبینم کارەکانی بینم قەرار وایە پێکەوە کارێکی هونەری بکەین من وعدی ئاوازەکەی خۆمە ماوە بڕوام پێ بکە کارێکی زۆر جوانی بۆکەم بەڵام کاکە هەردیش قەرار وا بوو چەند شیعرێکم بۆ منەرە هیچی بۆ نەناردم ئەوش بۆ منە نێرە من هەر کارەکەی بۆکەم. زۆر باشە ئەوە کاک هەردی بەڵێنی پیاوی مەوسا کاروان لە ڕێگەی بەرنامەی کورسات مەگەزینەوە دەستە خۆش بە دووبارە بەخێر بێ سەر چاوان زۆر خۆشحاڵ بووین زۆر سپاس بۆ تۆ.